بەناوی خی گەورە میرەبان ئایزانم سلااوان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لە ڕۆژێکی نوێ بەوەی بە ڕێز و خۆشەوی شادەبوو. دەستپێکی هەفتە باسکردنی کۆمەڵێ بابەتی گرنگ کە هەمووان چاوەڕوانن باسیکەین و یاریەکانی ئەمڕۆ بە تایبەت کە دوو یاری گرنگ و تایبەتمەند یەکیان پرێمەرلیگ ئەوی دیکان لیگا و دواتریش یاریەکمان هەیە لە ئیتالیا کە یاری یۆڤانتۆس و لازیۆ بەڵام تا ڕادەیەک ئیتالیا ینی یوڤە چەند بیباتەوە بەوەی ئەوەی کە ئەنتەر هەر نادۆڕێ ینی ڕکابەرەکە ئیتالیا بۆ بە ڕکابی پلەی دووەمی نەهات نەبۆ بە ڕکابی نازناو بەڵام ئێستا هەلێک لە ئیسپانیا دروست بووە و دەرفەتێک هاتۆتە بەردەم بۆچی بۆ گەڕانەوەی بەرشەلۆنە و جیرۆنا بۆ ڕکابەریەکانی لیگا پێش 11 هەفتە لە کۆتاییاتنی خولەکە. باس لە ئەم دویاریاکەم بە تایبەت بەڵام پێشەوە سەرنجێک ئەم لەسەر یاری شەوی ڕابردوو و منۆکو تووشمەوەی لێمەوانێ بە هیچ جۆرێک ناچمە حاڵەتە داوەریەکانەوانێ بە هیچ جۆرێک باز لە حاڵەتە داوەریەکان ناکەم و تەوەقعی خۆشم ڕەنگە بە دیوی لە دیوەکان بەو جۆرە بێ بەڵام کۆمەڵێک تێبینیم هەیە بۆ بینەری ئەزیز حەز دەکەم ئەم تێبینیانەوەکو خۆی لێم تێ بکە. ئەزیزەکەم دڵنیا بە لەوەی ئێستا ئەوەی کە من سەیری یاری لیەکەم و ئەوەی کە تۆ سەیری یاری لیەکەیت و ئەوەی کە فلانکەسی هاوڕێم سەیری یاری لیەکە و ئەوەی فلانە شیکەرەوە سەیری یاری لیەکە ئەوەی فلانی هەمومان لە یەک شوێنەوە سەیری یاریەکەین هەمومان لە یەک سەرچاوە سەیری یاریەکەین باشە هەمومان ئەتوانین بە ئاسانترین شێوە ئەگەر بمانەوێت بە ڕاستی بگەین زۆر بە ئاسانی ئەتوانین پێ بگەین زۆر بە ئاسانی توانی بە ڕاستیەکان بکەین. یەک کێشە هەیە لە ناو کووردا بەداخەوە کە من تا ئێسم کێشەیانی نەگەیشتۆی بە تاواتی من بڕبێ دانانی ڕەسم بۆ حاڵەتەکان ینی من نازانم ئێستا لەم سەردەمە پێشکەوتووەیە کە بە بەسیتین شێوە گۆڵەکەن لە ساعەکە کراوە دوای 3 دقەتۆ مشتێکی و گۆڵە و لەبەردەمە بە ڤیدۆ لەبەردەم تا بە ڕسم لەبەردەم تا بە شیکاری چۆن ئەتەوێ و گۆڵە و لەبەردەمە ینی هیچ کێشەیەکی تیان نییە تۆ بێی لە 2024 بە ڕسم قەرار بی کوڕی باوکم ڕسم بە ئەنواع شێوە دەستکاریەکرێ چۆنت بوێ ڕسم دەستکاریەکرێ ئێستا ئەم مێزە لە پێش منەوە نێم بە ڕسمەتوانمە مێزە بخەمە دوای خۆم بە بەسیترین شێوە لە ماوەی دوو خولەکە ئەتوانمە و خەتە و بە جۆرێکی تر بۆ بکێشم لەبەر ئەوە یعنی من ئەم تێبینیم بۆ بینەری خۆشەویستم تێبینیم بۆ هەوادارانی تۆپی پێ بەتە ڕوشکەوە ینی بۆی کە یار و نەیارە لە تۆپی پێە تکایە هەر کەس بە ڕسم شیکردنەوەی بۆ کردی لێ قوبوڵ مەکە لەبەری ڕسم ئەسڵی نییە ڤیدۆکە ببینە خۆت جوان بە چۆن ڤیدۆ و قەراری لەسەر بە ئەمە تێبینیەکە کە من ینی حەز دەگەم بۆ بینەر بە تەواوی ئیشی لەسەرکەن هەچ بۆ نمونە ئەم حاڵەتە فاوڵە ڤیدۆ بەڕسم نا کابرا ینی هەشتێنێ یا بۆ نمونە ئەو ئامانجێتی ڕۆدیگەر جامن کاگە سەلام هەر هاوڕێ خۆمە ڕۆدیگەر شانەیە لە ینی دیاریزانێکی ڤالنسیا فاوڵە بە ڤیدۆیە داینێنەوە کاکەمە بۆ ناکرێ بە فاوڵ کاکە لەولاش کابرا هاتووی یەک پاڵیناوە بە ڤینیسیۆس و بیداەتی یاری ڤینیسیۆسی خۆتە سەراسات دەگەر عەدالەتی تو ئەگەرەتەوێ شەڕای ینی دیوەی لێدانەکەی لە ڕیاڵ مەدرید نەبێ تەوەرە دانیشەوەی تریش بڵاو بکەرەوانێ نابێت لەبەری هەر یەکە بۆ مەزاجی خۆی شەکە لەبەرەوە ئەگەرەتەوێت چێژی ڕاستەقینە لە تۆپی بێبینی واز لە هەنێ گوێگرتن و واز لە هەنێ پۆست و هەنێ ڤیدۆ ئەمانە بێنە یەک خاڵی زۆر گرنگ کەمێ ئاماژەی پێبم من دایم پێت ئەڵێم جیاوازی سەقافەت زۆر گرنگە لە کەسات یعنی یەکێک لەو پۆستانی کە بەردەوامی کەم لە فەیسبوکەکەی خۆمە لە کارلۆ ئەنشلۆتی ئەڵێم ڕێز بۆ سەری سپید ینی
لە پاش یارەکەی ئەلمیریا کە هاوتی داوەر هەموو بڕیارەکانی دروست بوو من لەم بەرنامە پێم و تۆ هەڵەو کرد تۆ هەڵەو کرد نابووە قسێ و کردا وا بوو ئەمانە قەراری داوەرن شێوەیەکی ئاسایە بڕە بەڵام وەرە سێری کە ئەم شەو دوایارەکەی ڤالێنسیا دوای حاڵەتی گۆڵی سێم کە تۆمارکرا و کاتوونە دەدەنەوانێ وتی نەیوت داوەرەکە وایە و ئەمە حەقدە و ئەمە دەسیسەیە و ئەمە پلانی بۆ دانرا و ئەمە فلانە ڕوین وای کرد و ئەمە فلانە فیسار وای کرد و ئەمە ئەو هیوای هێنا و ئەم شێر و ڕێوی نێنایەوە نەی و ئەمە زەختە دروست کردومەوە یەک کەلیمە وتی من پێم وایە حەکەم لە شوێنێکی هەڵای یارەکەی تەواو کرد هیچ نەی و دنیا ئاخیرە نەی و بان قەزوام لێەکەن نەی و تو ئاتووی بە دەسیسەوە لەم نەکەی کە بە شەرتێ چەندین حاڵەتی تیا بوو یاریە ئەمە سەقافەتە ئەمە سەقافەتی تێگەیشتن لە فوتبۆڵ ئەمە سەقافەتی لێدواندانە لەویا غەڵەتێکی کرد هاتمتم غەڵەت بەڵام سێرگە دوای ئەم یاریە سەرڕای ئەو هەڵە گەورەیە کامانزانۆ خۆشی پەشیمانی پێوە دیار بوو پاژەوە تۆپەی کە ڕۆشتە گۆڵانێ بەڵام دا حەکەم فیکەی لێەوە تەواو وەکو دەقی یاساییش ئاساییە بۆ حەکەم لە هیچ لە هەر شوێنێکی یاریە لە کاتی زیادکراوە تەواوی کە بەڵام حەقیانە تۆ ئەو پەنارتی هەوگۆدۆرە و گرتووە بووە دوو خولێکی زیاترت بدایەتەوە بە یاریەکە ئەمەیتیان نەبووە وەکی تریش یعنی ئەکرا بۆ چێژی تۆپی پێ بۆ ڕۆحی تۆپی پێ تۆ ئەم تۆپە لە قاچی دیازا لەو شوێنەیە تەواوت نەکردا بەڵام تەواوکردنەکە وەکو قانون یاسایی کاتی یاسایی و کاتی زیادکراوە تەواو بوو تۆ توانی یاری تەواو کرد بەڵام جوانتر بوو لە کاتی کۆڕ ئەها ئەنچلۆتیش باس چێگە ئەڵێ لە کاتێکی هەڵەیە تەواوی کرد ئەمەندە هیچی تر لەبەرەوە تکایە حاڵەتە داوەریەکان و هەموو حاڵەتەکانی یاری بە ڕسم باوەڵ مەکەن ڕسم مەزاجە لێکدانەوەی ڤیدیۆ سیرکەرانێ بە ڤیدیۆ ئۆفساید بوو بڵێ ئۆفسایدە بە ڤیدیۆ ئۆفساید نەبوو مەڵێ ئۆفساید فاوڵ بوو بڵێ فاوڵە فاوڵ نەبوو مەڵێ فاوڵ ماڵاوێ ئەم شەو هۆگۆدۆرۆ یعنی ئەم چاواشەکاریە گەیشتۆتە چ ڕادەیەک سیرکە ینی ئەم لە خشتە بردن و چاواشەکردە هۆگۆدۆرۆ دوای یاریەکە لێدوانیا بۆ کەناڵی فەرمی لە دوانیا بۆ کەناڵی فەرمی لیگا ینی بۆ راپۆرتی فەرمی لیگا ئەزای وتی چی هۆگۆدۆرە و هجوومەکەی ڤالێنسیا وتی پەنارتیکی 100% بۆ دروست بوو هەموو کەس بینی زەختی یاریزانەکانی ڕیاڵ مەدرید نەیانێژدە و پەنارتیە دروست بێ تورە ئەوە نەفام بی یعنی سوور ئەزانی گارسیا یاوێتی لە تۆپەکە حەکەم مانزانۆی داما و چی بکە مانزانۆ پەنارتیەکەی بۆ گرتووی بە دەقی وانزانۆ وای بینیەوە کە تۆ لێدانی سزا بوو پەنارتیەکەی بۆ گرتووی کاچێتەوە بۆ ڤار سێرەکە تۆ هیچ بەرکەوتنیەکە نییە کە چی تۆ بێی دوای یارەکە بڵێ وڵا پەنارتی 100% بووێمە بەڵام حەکەم نەیگرت ئەمە موشکیلە ئەبێ بەخوو ئەسەم شتانە بۆ بەخوو ئەم بیان و گرتن و ئەمە ئەوە بووە بەخوو بەداخەوە ینی خەریکە چێژی تۆپی پێکەمان لێکوژێ من زۆر بەداخمەوە بەرحاڵ باواز لەمە بێنین سەرەتا لە دێربی شاری مانچەستەر و دەست پێ دەکەم و لە بردنەوەکەی لێڤەرپوڵ کامشەو لێڤەرپوڵ لە خوڵێکی 99 داروێن نۆنەس سەرکردایەتی بردنەوەکەی لێڤەرپوڵی کرد بەسەر نۆتینگهام فۆرست لێڤەرپوڵ ئامادەکاریەکانی بۆ یاری کۆتایی وەرس تەواوی کرد بۆ لەبەرەوەی لێڤەرپوڵ لەگەڵ ئارسناڵ و مانچەستەر سیتی یاریەکانی نامێنێ بەڵێ یاری قورسی دەمێنێ بەس ئەڵەم یاری کۆتایی وەرسمە بەسم لەوەیە ئارسیناڵ و مانچەستەر سیتی یاریی تری کۆتایی تریانەمێنێ پێکەوە بیکەن بەس لێڤەرپوڵ ئامادەکاریەکانی بۆ یاری مانچەستەر سیتی تەواو کرد یاریی ئۆرۆلیژیە ڕۆژی پێنجشەمە و یاریە ئەنجام دەدات دواتر ڕۆژی یەکشەمە بەرامبەر مانچەستەر سیتی لە یاریگای ئەنفیڵد رۆدز تیپەکە یاری مەوسمی خۆی ئەمساڵ لە پرێمەر لیگا ئەنجام دەدات کە بەبردنەوەی بە ئەگەرێکی زۆر هەنگاوێکی گەورە دەنێ بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بە شکستی بارودۆخەکە نەخوازراوە بێ لەسەری و بە یەکسانبوونیش تا ڕادێکی زۆر چانس دەمێنێتەوە بۆی کە لە ڕکابەرەکان بەردەوام بێت.
باسی یاریەکەم بەستخوا حەزەکەم جوابێکی ئەو قسەی کاکتوانە ڕەحمان بنەوەڵە کاک محەممەد ساڵانی ڕابردوو زۆرترین کات باسی ناوژیوان دەکرا لە سەردەمی میسی و ڕۆناڵدۆ لە لالیگا. ئێستا هۆکارچی هەموو ڕۆژێ باسی ناوژیانی لالیگا دەکرێت بێتان بۆ هەر ئەو کاتەش میسی و ڕۆناڵدۆ کەوا گەورە بوون لە تۆپیپیان ناوژیوانەکانی لالیگا دروستیان کردن. لەوەتی من سەیری فوتبۆڵم کردووە لەم قسەیم بەرپرسیارم لەوەتی من سەیری فوتبۆڵم کردووە ناوژیوانەکانی لیگە باش نەبوون لەوەتی من سەیرم کردووە ئێتی یاری هەستی پێچیان بەڕێوە برد بێ یاری خولی ناوخۆیان بەڕێوە برد بێ ستایشی زۆرینە قەت بەرداوەرە ئیسپانیەکان نەکەوتووە. بە کۆی گشتی من بۆ باسەکەم باسی ملاخەسێکە بۆکەم باسی حاڵەتە بۆ ناکەم و هەرەمانە ژوای کردووە کە ڕیال مەدرید و بەرشۆنە ئەم سەڵتەی کە هەیەیان ئەم کەڵەگایی کە نوێنن بە سەریانەکانی ئیسپانیا خۆ نەبێ ئەمە بەس ڕیال مەدرید بێ باوەڕ بکەن. یعنی من دایم ئەم قسەیم کردووە ئەڵێم ئەگەر پێ دوایە تیپەکەی تۆ بێ پشکە لەم بوارەی تۆپی پێە یاخود بەس زیان بەرکەوتووە لە تۆپی پێە وەرە من چەندین حاڵەتە بۆ دێنم کە تیپەکەی تۆ زۆر لەوە خراپترەکە باسیەکەیت. پندێک پێشینانەیە کاڵێ ماڵ لە شوشە بوو بەرمەگرە شوشەی خەڵکی یا بەرمەگرە ماڵی خەڵکی. بەس ئەمە بۆ ڕیال مەدرید و بەرشۆنە بۆ هەردوو دیوەکەی ڕاستە. نە ڕیال مەدرید دەتوانێت هجوومە بکاتە سەر بەرشۆنە نە بەرشۆنە ناتوانێت هجوومە بکاتە سەر ڕیال مەدرید چونکە هەردووچیان یەک بابەتن هەردووچیان یەک ڕێگەن هەردووچیان یەک شێون هیچ فەرقیان نییە. بڕۆ سەیری لاپۆرتا و پێرەسکە لە ژێرەوە بەچیەوە خەریکن پرۆبزان ناگەن بەچی ناگەن بەچی بەس سیرکەن بڕۆ تا ئێستاش پرۆژەی سوپەرلیگ ڕیال مەدرید و بەرشۆنە بەیەکەون. ئەمە خەڵەتان ئەمە وایە و ئەمەوە بەڵێ سیراایکی مێژووی لە بینیانەیە وەکو ڕکابەری تۆپی پێ بەڵام بەرژەوەندی گشتیان پێکەوێ بەرژەوە ئاسایی ئەم تۆ برتەوانی من ڕەخنە لە حەکەم ئەگرم بیانوێ بۆ جمهور و ئەم بردیەوە ڕەخنە یەک بابەتن حەج جیاوازیەکیان لە نێوانیان نییە باوەڕ بکە ینی خۆی ئەمە ئەسڵی بابەتەکەی ئەوەشی کە میسی و ئەم هەموو پەنارتی و ئەمەی کە دروست بۆم جێژاوە ما بە وەڵام لە خولی ئیسپانیا بینی و بە قورعان یاریزان شەقی لە عارزاوە کردویانە بە پەنارتی هەر ئاڕوچوونی لەمە گەورەتر نییە لە تۆپی پێ. ئێخۆ ئەم فیکە تەواوبوونە وەڵا زۆر ئاسایە ینی من پێم وتن تەواوبوونی کاتیا وەکو دەقی یاسایی کارەکەی مانزانەوە زۆر ئاساییە بەڵام شوێنەکە غەڵەتە وەکو چێژی تۆپی پێ وەکو ڕۆحی تۆپی پێ وەکو بارودۆخی یاری بەڵام ئێمەشتی خراپترمانەیە لەبەرە تخوا باز زۆر لەسەرەوە نەدوێنەوانێ. هەفتەی ڕابردوو لە بابەتێکە باسی مانچستەر سیتیم بۆ کردن باسی گواردیۆلام بۆ کردن و باسی تیکشیکی بگریشتیانم بۆ کردن و باسی پرۆژەی سیتی گروپم بۆ کردن و لەگەڵ یا باسی بەرشەلۆنەی 2003 بۆ کردن و باسی کەرەسەکانی بەردەم پیپ گواردیۆلام کرد و باسم لەوەش کرد کە گواردیۆلا وەرگرێکی ناوازەیە کە ڕەخنەشم نەگیرا و دەستخۆشیشم بۆ. ڕۆژی پێنجشەممە ڕۆژی هەینی لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی مانچستەر سیتی بۆ دێربی مانچستەر ڕێک گواردیۆلا ئاماژەی بۆ کرد کە ئەم پرۆژەیە ئاوا بەم جۆرە هاتووە ئەمان سیستماتیکە بەم ڕێگەیە ڕۆن. بەڵێ مانچستەر سیتی لەسەر دەستی گواردیۆلا بە ڕێگەیەکی ڕاستە هەنگاوی هەڵگرتووە لەسەر ئەم ڕێگە ڕاستە بەردەوامە بەبێ هیچ لادانێک واتە لادان لە ڕێگەی مانچستەر سیتیان نەماوە ئەم تیپە لەسەر ڕیتمی خۆیەڕوە ئەوەی کە ڕێگریە لەبەردە مانچستەر سیتی ڕێگریە لەسەر بەڕێوەچوونی ئەم پرۆژێ واتە وەکو سیستمی بەڕێوەبردنی تۆپی پێ مانچستەر سیتی جوانترین جۆری سیستمی بەڕێوەبردن بەڕێوەبە وەکو لە ڕووی ڕانانەکانەوە مانچستەر سیتی جوانترین جۆری ڕانانەکان بەڕێوەبە لە ڕووی کەرەسەکانەوە مانچستەر سیتی باشترین کەرەسەکانی پێ لە ڕووی ڕانەریەوە مانچستەر سیتی یەکێک لە هەرە باشترین ڕانەرەکانی تۆپی پێیە یعنی لە ڕووی بوونی کوالیتیە هاندەری یەسەی ئینگڵتەراوی و هەروە یاریگا و شتێکی مانچستەر سیتی لە هەموو شتێکی باشە کەواتە ئەم تیپە هیچ کێشەیەک یاخود هیچ نەقسێکی نییە بۆی کە پرۆژەکە لە بەردە مێر ڕێگر بێ یاخود پرۆژەکەی بوەستێ بۆیە بەردەوامە بێ و لە بەردەوامی شابێ هیچ کێشەیەک لە مانچستەر سیتی نیانە بۆیە بێ بەردەوام بێ و هیچ کێشێکی جارێکی دووپاتێکم لەوانەیە گواردیۆلا ڕانەراتی مانچستەر سیتی بێجێ بەجێ بەڵێ
هیچ کەسە و ناز و نعمەتە لە خۆی نایە هەم خۆی باش هەم خۆی خزمەتی تیپەکەیەکە و هەمیش کارگێڕی و سەرۆکایەتی و یعنی سیستماتیکی یانەکە هەموو شتێک لە خزمەتیەوە خۆ ناکرێت تۆ دانیشی دەست بەردانەبێت بەرحاڵ ئەمە لەسەر مانچستەر سیتی کە من پێم وایە پرۆژێکی تەندروستەوە لەسەر ڕێگەیەکی ڕاستە بەڵام ئایا ئەمساڵ مانچستەر سیتیش ئەتوانێت شەڕی دوو جەمسەرەکە بکە ئایا ئەمساڵیش مانچستەر سیتی دەتوانێت هەم لە پرێمەر لیگ و هەم لە چامپیۆنز لیگ ڕکابەری 100% بکە لە ڕووی وەرەقەوە لە ڕووی بارودۆخەوانێ یاری ئەمڕۆ هیچ بەراوردکاریەک نییە بۆ دێروی مانچستەر لە ڕووی هێز و توانە لە ڕووی بەرەوەبردن لە ڕووی ڕێزمەندی لە ڕووی یاریزان لە ڕووی کوالیتی تیپ ینی لە هەموو ڕوەکان لە ڕووی ڕایەنەر هیچ دادپەروەریەک نییە بۆ بەراوردکردنی یاری ئەمڕۆی مانچستەر سیتی بە مانچستەر یونایتد هیچ دادپەروەریی تیانی مانچستەر سیتی لە هەموو دۆخەکان بارودۆخی باشتر یەک شت یارمەتی مانچستەر یونایتدە یەک شت ئەویژەوەیە لە شاری مانچستەرە کە دەڵێی دێربی مانچستەر کە دەوترێت یاری دێربی کە دەوتێت ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی یاخود بۆ سیتی کە دەوتێت ڕوبەڕووبوونەوەی یونایتد واتە ڕنگ پۆشکردنی شارەکە واتە پەردەدادان بە یاخود هەڵدانەوەی بەسەر ئاسمانی شارەکەدا لەوەی کە مانچستەر ئیس بلو یاخود مانچستەر ئیس ڕێد کە ئەمە دروشمێکی تایبەتی ڕۆژنامەکان و ڕاگەاندنەکان و هاندەرانی تۆپی پێیە ئایا مانچستەر شین دەپۆشێ یاخود مانچستەر سوور دەپۆشێ ئەم دروشمە تاکە هیوایە کە لە ئەنجامی مانچستەر سیتی بالایریە بشە ئەنجامی مانچستەر سیتی بالایریە بشە چونکە پێکهاتی یونایتد نەک ئەوەی من دانیشم بەراوردکاری بکەم لە بینی لە نێوانی دوو پێگاتێ هەر پێکهاتەکەشی خۆی نوقسانیتیە لەوەی بێم بەراوردکاری پێ بکەم لەگەڵ مانچستەر سیتی لە ڕووی پێکانەکانەوە لە ڕووی کوالیتی یاریزانەکانەوە جیاوازیکی زۆری هەیە یعنی نادادپەروەریە گەر من بێم دانیشم مقارەنەشت بۆ بکەم بە پێگاتی مانچستەر سیتی بەڵام بە بڕوای من یەکشت لەم یاریە هەیە کە لە سوودی مانچستەر بێت و لە زیانی مانچستەر سیتی بێت ئەویژەوەیە کە مانچستەر بۆ دروشمی مانچستەر ئیس ڕێد ئەم شەو هیچ شتێکی نییە لە دەستی بە چامپیۆنز لیگ ناگاپی ئەمساڵ مانچستەر یونایتد ناگاتە چامپیۆنز لیگ یۆرۆلیگ تیای نییە پیشەگەرەکان دەرکراوە دوو جەم سەری ماوە جامی پیشەگەرەکان جامی یەکێتی ئینگڵتەرا پرێمەر لیگ پریمەر لیگ بەگەرێکی زۆر مانچستەر یونایتد ناتوانێت بگاتە چامپیۆنز لیگ چونکە بارودۆخی ئەستۆن ڤیلای تێکەوتووە ئەم جۆری پێی ئەڕوا بارودۆخەکە زۆر قورسە بۆ یونایتد بتوانێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لەگەڵ و هێشتا لە ڕکابەریە بەڵام بارودۆخەکە قورسە بۆیە ئەم شەو مانچستەر یونایتد لە پرێمەر لیگ و لە یاریگای ناوی ئیتیحادە هیچ شتێکی نییە بەرامبەر بە مانچستەر سیتی لە دەستی بە بۆیە هەموو هەوڵ و توانای خۆی خاتەگەن هەموو گوژمی خۆی بەکارێنێ و هەموو سەد ساڵ یان بۆ جۆرە بمێنێتەوە ڕاستە سیراعی مانچستەر سیتی سیراعی مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ سیراعێکی گەورەترین سیراعی بریتانیا بەڵام سیراعە ناوخۆیەکەی ناو مانچستەریش بۆ مانچستەر یونایتد گرنگە بە تایبەتی بۆ هاندەران یانەکە کە ئێستا مانچستەر ئەم ساڵ ناتوانێت هیچ شانازیێبا بە هاندەرانی شەیتانە سوورەکان بەس شکست پێێنانی سیتی یاخود بەس خاڵ سندن لە سیتی یاخود بەس یەکلاکردنەوەی کە بڵێ مانچستەر ئیس ڕێد ئەمە بۆ هاندەرانی یونایتد زۆر دەبێت تا کۆتایی وەرزەکە وەکو بارودۆخی تینهاگ من پێم وایە تینهاگ لە دۆخێکی تەموو مژاویە لە مانچستەر یونایتد و بارودۆخی مانچستەر یونایتد هێندە بارودۆخێکی ئاڵۆزە هێندە سیستمێکی بەڕێوەبردننی سەختە کە
پێویستی بە هەر ڕاهێنەرە گەورەکان و لەگەڵیا دەستەیەکی هوەری بێزە بۆی بتوانێت یونایتد ڕاستەقینە بگەڕێتەوە ڕێکی کاتەوە چونکە ئەم تیپە ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری دوای گۆڕانکاری ئەگەر توروسکایی ینی گەشتبینی بەرامبەر ببینی لەوەی کەم تیپە دێتوانێت لە پڕدام و کارەکانی لێ تێک دەچێت و دۆخەکە ئاڵۆز دەبێتەوە. ئەمە سەبارەت بە مانچەستی مانسەرەت. دوو هەرێمە جوداخوازەکەی ئیسپانیا تاوان ئاگادار بن لە هەرێمی کەتەلۆنیا سەرسەختتر لە ئیسپانیا هەرێمی باسکە ئەو هەرێمەی کە ئەتلەتیک بلباو تێیدا ڕکابەریەکە سۆر کەزەڵێڵە لە ڕووی سیاسیەوانەیە وەڵا ئیسپانیا هەمووی ڕقی لە کەتەلۆنیاکەتەوە نە لەو تونتر هەرێمی باسکە هەرێمی باسک هەرێمێکی زۆر تایبەتن و زۆر خۆپەرستن حتا ئەم چەند ساڵی دواییش ئێستش تا ڕادەیەکی زۆر بە ڕێژەیەکی زۆر ئەمە لە یاساکانە تەطبیقەکەوێت سەرجەمیانەکانی یاریزانەکانی ئاتلەتیک بلباو دەبێت لە ناو هەرێمی باسکە دەبێت خۆیان بن سیاسەتێکی زۆر جوان لە بلباوە هەبووە لەوەی کەم تیپە چەند ساڵە پێیاتەوە یەکێکە لەو تیپانشی کە هاوشانی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە دانەبەزیوەتە پلە دوو ئیسپانیا و دەستکەوتی زۆر گرنگیە لە سەراسی ئیسپانیا لە سەراسی جامی شای ئیسپانیا. دوو هەرێمی جوداخوازی ئیسپانیا ڕوبەڕوویەک دەبنەوە بەڵام ڕوبەڕووبوونەوەیەک بە چی؟ بە هاوشێوە هاوشێوەی هاوشێوی جامی شای ئیسپانیا کە بلباو بەرشەلۆنەی لە جامەکە بێبەش کرد و بۆ خۆشی گەشتیاری کۆتایی کە دوای ئەتلێتیکۆ مەدریدی دیشی برد و گەشتیاری کۆتایی بە ڕوبەڕوونەوەی ڕیاڵ مایۆرکا. ڕیاڵ مەدرید دوو خاڵی لەدەستدا من باسی ڕکابەری تۆپی پێوە پێوەم چیە و چۆن و چۆنەوە مشکلێ من نییە. ڕیاڵ مەدرید دوو خاڵی لە ڕکابەرەکانی لیگە لەدەستدا ئێستا دەرفەت هەیە دەرفەت هەیە بۆ کێ؟ بۆ بەرشەلۆنا بۆ جیرۆنا. پێشتر پێم وتم 12 هەفتە ماوە لەم 12 هەفتەیە جیرۆنا پێویستی بە دوو شکست و یەکسانیەکی ڕیاڵ مەدریدە باشە؟ بەرشەلۆنا پێویستی بە یەکسانیەکە و بردنەوەی خۆی لە یاریگای سانتیاگۆ بەرنابیۆیە بە جیاوازێکی باشتر لەوەی یاریگای خۆی و یاریکی تریش ڕیاڵ مەدرید بیدۆڕێنێ واتە بە هەمان شێوە بتوانێت یاری خۆی لە ڕیاڵ مەدرید بەرێتوانێ و ئەم یاریش لە بەرژەوەندی خۆیگلا بوو دوایەوە یەکسانبوونێکی تر ڕیاڵ مەدرید بە جیاوازی گۆڵ بێنێتەوە. ڕیاڵ مەدرید دوو خاڵەکەی لەدەستدا ئێستا کێ سەری جیرۆنا و سەری بەرشەلۆنێ توانای ڕکابەری خولی ئیسپانی وەیە تیپێکی ڕکابەری تیپێکی ئامادەی تیپێکی زوڵمی زۆرە لێکراوە چۆن ڕێکی خەی ڕێکی خە ئەوە دەرفەت تۆ مواجهەی مباشری خۆشە لەگەڵ ڕیاڵ مەدریددا ماوە ئەوە دەرفەت. ئەم شەو جیرۆنا ڕوبەڕووی ڕیاڵ مایۆرکا دەبێتەوە لە سەرقاڵی پاڵاوانێتی ئەوروپیت نە کێشەی پێکانی یاریزانەیە جیرۆنا نە کێشەی جامی شای ئیسپانیا هەیە هیچ کێشەیەکی نییە ئەوەی کە ئامانجتە لە خولی ئیسپانیا سەر تۆ یەکلا بوویتەوە بۆ ئامانجەی خۆ هەموو هەوڵێکە بۆ پێکرانی و ئامانجەی خۆتە لەبەرەوە ئەم شەو ئەو هەواڵە بگەێنەرەوە گیان و بە جیهان بڵێرەوە هەمووان ئامادە بکەرەوە چاویان ڕابێتەوە لەسەرەوەی کە جیاوازەکە و لەگەڵ ڕیاڵ مەدریددا کەم کەیتەوانی وە بە هەمووان وی بڵیت من ڕکابەری لەسەر نازناوی لیگا دەکەم. ئەمە بۆ ڕکابەری خولەکان پەیامێکی زۆر خۆش دەبێت با پێتان بڵێم یادی مەکەن ئەمە پەیامێکی زۆر ناوازە بێ بۆ ڕکابەری خولەکان. بە دوایە بەرشەلۆنەمان هەیە یعنی ئێستا زۆر هاوڕێ ڕەنگە بە دیوێ لە دیوەکان بڵێ کاکە بەرشلۆنە 8 خاڵ دوورە جیرۆنا 6 خاڵ دوورە نە کارەکە بۆ بەرشلۆنە ئاسانترە بۆ کارەکە ڕکابەری خولی ئیسپانی بۆ بەرشەلۆنە ئاسانترە تا جیرۆنە. چۆن؟ من بە چ پێوەرێم قسەیەکەم چاڤی تیپەکە و لە سترێز ڕزگار کرد تیپەکە و خسەوە بارودۆخێکی ئاسایی دەرفەتە داوەتەوە بە تیپەکە و فەرموو ئەمە یاری بلباو دەست پێش خەریب بکە جیازەکە بکە بە 5 خاڵ یاخود بیکە بە 6 خاڵ بیکە بە 6 خاڵ چونکە ڕیاڵ مەدرید خاڵی شێناوە نەک دۆ ڕابێ پێشترش بوو ئێستا نۆیە
بەڵام دەرفەتی وی لەبەر دەمان جیاوازەکە بکات بە 6 خاڵ. دوای ئەم جیاوازی 6 خاڵە چیەتە بەرهەم بۆ ئەڵێن بەرشلۆنە زیاتر ڕکابەرە تا جیرۆنە. بەرشەلۆنە هەم یاری جیرۆنای ماوە هەم یاری ڕیاڵ مەدریدی ماوە. ئەگەر تۆ نازناوت دەوێ، ئەگەر تۆ پارێزگاریکردنی نازناوت دەوێ، ئەگەر تۆ ڕکابەریت دەوێ، ئەم دوو یاری و لە بەردەم ماوە. یەکەمیان دوورخستنەوەی جیرۆنایە لە خۆت، دووەمیان پاش بردنەوەی ئەم یاریە گەڕانەوەیە بۆ ڕکابەری ڕاستەقینەی 100% لەگەڵ ڕیاڵ مەدرید پاش یاری کلاسیکۆ. وەی تۆ کلاسیکۆ دەرفەتی ئەو دەدەیتە خۆ، کاتێک لە ڕیاڵ مەدرید دەبەیتەوانێ چاوازەکە دەبێتە 3 خاڵ. و ئەگەر بشتوانی تۆ بە جیاوازیەکی زیاتر لە 2-1 و ئەمانە لی بەریتەوانێ، ئەوە تۆ تەنها پێویستە بە یەک شتی دیکەی ڕیاڵ مەدرید دەبێت. بۆ لای من چانسی بەرشلۆنە زیاترە تا جیرۆنا بۆ ڕکابەری. بەس ئایا جیرۆنا و بەرشەلۆنە ڕکابەری ڕیاڵ مەدریدن؟ وەڵامیان پرسیارە دەبێت بەم چەند یاریە وەریگرین کە بەرشەلۆنە ئەنجامێ لە لالیگا و جیرۆنا ئەنجامەیە. و من پێم وایە ئێستا کاتی گەڕانەوەی چێژی تایبەتترە بۆ لیگا و بۆ بارودۆخی لیگا. دێمە لای بەشێ لە کۆمنتەکان. کاگاکۆ هاندەرانی لیڤەرپوڵ لە ئێستەوە خۆیان نەشاردنەوە لەو ساتەی کە یۆرگن کلۆپ دەیەوێت ڕاهێنەرایەتی لیڤەرپوڵ جێدێڵێت. کاکتوانە دەستی تۆش خۆش بێت. کاکاروان ئەڵێ پێویستە بارسلۆنە یاریەکەی ئەمڕۆ زۆر گرنگ وەربگرێت بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە بەڕای تۆ تەشکیلەکەت چۆن بێت باشە. وەڵای من لە تەشکیلەی بەرشلۆنە وردەکاری ناکەم، بەڵام من پێم وایە ئەم مامەڵەی چەند یاری ڕابردوو کە چاوی کردوێتی بۆ پێگاتی بەرشلۆنە هیچ کێشەیەکی نییە. بەڵام من هەریا ماڵم پێ باشترە تا ڕافینە، من پێچوانەیە بۆ چوونانم. من پێم وایە بەرشلۆنە واز لە 2 ساڵی تر بێنێ بێ ئەنجام بێ، بەڵام چێتەوە سەر ڕەسەنایەتی قوتابخانەی لاماسیا زۆر باشتر بێ لەو هەموو سەری کە بۆ تیپەکەی گوازێتوانێ. قەناعەتی من بەو جۆرەیە بۆ پێشم وایە بەرشلۆنە کاتێک تەندروستە، بەرشلۆنە کاتێک بێزە، ئەو کاتێک کە پشتی بە قوتابخانەی لاماسیا بەزە پێچوانەوە شتی کاتیە. کاکە توانە بەخوا زۆر قورسە تۆتنام گاتە ئەبتاڵ، بەڵێ ڕکابەریە لەگەڵ ئەستۆن ڤیلا، بەڵام ئێستا بلیتی پێنجەمەیەک لابێتەوە تۆتنام چانسێکی بەهێزیە، چونکە تۆتنام بالفعل دەبێت سود لەوە بگرێت کە بەشداری پاڵەنتی ئەوروپیەکان ناکە و بۆی ئەو ڕکابەریە بەشداری بکە. گەر پێنجەکە بدرێ بە ئینگلتەرا بە دڵنیای من پێ دەڵێم، بەڵام وەکو چوارەکە بمێنێتەوانێ تۆزێ بارودۆخی ئەستۆن ڤیلا لەگەرچی یاری داهاتووشی لەگەڵ ئەستۆن ڤیلایە زۆر گرنگە بۆ یەکلاکردنەوەی ئامانجە، بەڵام بربژێرێکی سەرەکیە بۆی بگاتە چامپیۆنز لیگ. بەڵام جارێ باو بلیتەیەک لابێتەوە ئەو کاتە 100% بارودۆخەکە ئاڵوگۆڕ دەبێت. داهاتووی بارین بەرەوکوێ دەکات، باسی بارنم کردووە لە کاتی خۆی. کاگمەسیڵە مەگەرە و نابژوانە خۆی بزانێت چی کرد. کاگونە دەڵێ گەرتیناک لەسەر ئەنجامە خراپەکانی بێ کۆتای وەرز دەرەکرێت. ئەگەر بژاردەیەکی باش بێنن بۆ یونایتد خۆشی لە ئەندەرانی مانچستەر یونایتد. کاکە سەفین سڵاو لە تۆ. زۆر باسی چێلسیمان کردو، چێلسی تر پێویست ناکا باسیکەینەوە. کاک سەیدجان بەخوا بەرشلۆنە خۆی ئاستیشی هەر نەبوو بۆی خاڵ لە دەستبایە لە دەستنایە، یعنی ئەمە پەیوەندیار بەوە نییە. هەڵەی تاحکیم بەشێکی گەورەیە لە تۆپی پێ، یعنی ئەمە شتێکە مادام مرۆڤ هەیە و مرۆڤ یاری بەڕێوە بە ئەم مرۆڤە قابلی هەڵەیە، مرۆڤ هەموو کات قابلی هەڵێ. هەندێک کات ئەم هەڵەیە لە زدی تۆی، هەندێک کات لە سوودی تۆی. گرنگە چی گرنگە؟ گرنگە ئەو کاتی لە سوودی توێ تۆ هەلەکە بقۆزیتەوە، گرنگە ئەو کاتی لە سوودی توێ تۆش هەلەکە بقۆزیتەوە. ئەبەمە جیاوازیەکە دروستە بێ. ئەینا هەڵە گشتگیرە بۆ هەمووانە، هیچ کەس پارێزراو نییە لە هەڵە، هەموو کەس هەڵەکانی بەردەکێ، بەڵام ئەوەش گرنگە کە تۆ چۆن ئەتوانیت ئەم بارودۆخە بۆ خۆ ئیستیغلالکەی و بتوانیت ئەم هەلە بۆ خۆ بقۆزیتەوە و بتوانی
ئامانجی گەورەی پێپێکی شکاری وەرشیم پێشکەشکردن تا سپێ پێتانەکەمەوە خواتان لەگەڵ